لە هەفتەی یەکەمی یاریەکانی خولی نایابی تۆپی پێی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاندەران یانەی سۆران میوانداری یانەی سیروانی نوێی کرد بەهۆی ئامادەنەبوونی ئۆتۆمبیلی فریاکەوتن ناوبژیوان دوای وەستانی نیو کاتژمێر لە چاوەڕوانی فیکەی کۆتایی لێدا. بەڵام دوای یەک کاتژمێر بە بڕیاری یەکێتی تۆپی پێی کوردستان و داواکاری زۆری هاندەران و سەرۆک و ئەندامانی دەستەی کارژێڕی یانەی سۆران یاریزانانی یانەی سیروانی نوێ هاتنە ناو یاریگا و بە فیکەی ناوبژیوان یاریەکە لە کاتژمێر 4 دەستی پێکرد. هەر لە سەرەتای یاریەکە یاریزانانی سیروانی نوێ باڵادەستی خۆیان لە یاریگا سەلماند و چەندین هێڕشی مەترسیداریان بۆ سەرگۆڵی یانەی سۆران برد. بەڵام ئاسبەرزی گۆڵپارێزی یانەی سۆران و پەلەکردنی یاریزانانی سیروانی نوێ بۆ گۆڵکردن هۆکار بوون بۆ تۆمار نەکردنی گۆڵ. سەرنجام جێمی یەکەم بە بێگۆڵ کۆتایی هات. لە گێمی دووەم ئەگەرچی یاریزانانی یانەی سیروان باشتر دەرکەوتن و توانیان لە خولەشی 58 لە ڕێگای یاریزان ئاریان جەوهەر گۆڵی یەکەم تۆمار بکەن، بەڵام دوای ئەو گۆڵا یاریزانانی یانەی سۆران باشتر دەبینران و لە خولەکی 71 یاریزان عەلا عەدنان توانی گۆڵی بەرامبەر تۆمار بکات. یاریزانانی یانەی سیروان دوای ئەو گۆڵا بەردەوام بوون لە هێڕشی ڕێکخراو بۆ سەرگۆڵی یانەی سۆران، بەڵام گۆڵپارێزی یانەی سۆران لەو جێمەش چەند جارێک تۆڕی گۆڵی یانەکەی پاراست و لە دوا خولەکەکانی یاری ناوبژیوان لێدانێکی سزای بۆ سۆران هەژمار کرد و یاریزانی ئیدریس حوسێن سەرکەوتوانە لێدانەکەی جێبەجێ کرد و گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ یانەی سۆران تۆمار کرد. کاکەجان ئێمە یاریەکە تقریبان یەک سەعاتی ڕێک تاخیر بووە. ئیتیحاد تەلەفۆنی لەگەڵ منان کردووە بە تایبەتی مامۆستا قادر وتی بچنەوە یاریگاکە، وتم مامۆستا کاتەکەی تەواو نییە، وتی کاکە ئەزوا کاشیفەی تایە، تا ئەزوا کاشیفە نەبووە ئێمە زۆر مستەیتەرتر بووین و ئەوانە ئەزوا کاشیفە بەس حەزەکەم هەمووتان تەسویریکەن ئێمە بەلایی تۆ یاریمان کردەوە کاکە. یعنی من ئەوەنە ئەزانم سێ خاڵ یاریەکە بە زۆر لە ئێمەیانسان سەبەبی ڕئیسیش خەتای مامۆستا عەبدولقادر و کاک جەلالەکە خۆی لێرە بۆ عزوی ئیتیحاد بوو. طبعا ئێمە لە سەرەتای جێمی یەکەم باشدار نەکەوتین، بەڵام جێمی دوم توانیمان جلەوی یاریەکە بگرینەوە دەست و گۆڵی بەرامبەر بینینەوە تا دەقەکانی دواتریش ئەو لێدانێکی پەنالتیشمان بۆ گیرا و توانیمان گۆڵی دووەمیش بکەین. ئەوە بەنسبەت یاریەکە یعنی شەوتی دووەم گێمی دوم بە تەواوی یاریەکەمان کۆنتڕۆڵ کرد بوو، ئەنجامێکی باش بوو بۆ ئێمە بەنسبەت یاریەکە. سەبارەت بە وەستانی یاریەکەش طبعا بۆ ئێمە و بۆ ئەوانش وەکو یەک بوو، یعنی ناوبژیوان چارێکێک تقریبا 18 دقە شتێکی وە ئەمبولانس تاخیر بوو لە ڕێنمایەکانی لایحەیەکی تۆ پێش هەیە. ئەگەر هەر خەلەلێکی هونەری لەم شێوەیە دروست بێتن ئەوە یانەی میواندار تووشی سزای هونەری دەبیتن. یانەی سۆران ئەمساڵ بە پێکهاتەیەکی جیاواز و بەهێنانی چەند یاریزانێکی نوێ و ڕاهێنەرێکی نوێ کە دوو ڕۆژ بەر لە یاریەکە بۆندی لەگەڵ یانەی سۆران واژۆ کردووە یاری دەکات. یانەی سۆران یاری داهاتووی لە دەرەوەی یاریگای خۆی ئەنجام دەدات و ڕووبەڕووی یانەی پێشمەرگەی هەولێر دەبێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.